ناوی بەهێزترین کاندید بۆ بوون با پارێزگای کەرکووک ئاشکرا بوو. تیوار بەیاننامەیەکی سەیر و جیاوازی مامۆستایانی ناڕازی بڵاو دەکاتەوە. چینیەکان خۆیان بۆ ئەو ڕۆژانە ئامادە دەکەن کە قەیرانی هێلکە دروست دەبێت. سڵاوتان لەبێت لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکەم. با پێی زانیاری سەرچاوێکی باوەڕپێکراو کە بۆ تیواری ئاشکرا کرد بەهێزترین کاندید بۆ بوون با پارێزگاری کەرکووک خەسرە و گوڵ محەممەدە. هەر بە پێی زانیاریەکانی ئەو سەرچاوەیە بەهێزی ئەو کاندیدە دەگەڕێتەوە بۆ بوونی کۆدەنگی لەسەری جگە لەوەش خۆی کەسێکی شیعەمەسە بوو و نزیکە لە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتیەوە. بڵاوکردنەوەی ئەم هەواڵە لە کاتێکدایە دوێنێ 4/2/2024 یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی بۆ مەبەستی ڕێکەوتن لە سەردانانی پارێزگارێک بۆ شاری کەرکووک کۆبوونەوە. دواتریش بەیاننامەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە و ئاماژەیان بە ئەوە کرد هەردوولا کۆکبوون لەم قۆناغەدا لە پێنەو بەرژەوەندی هاوڵاتیانی پارێزگای کەرکووک بە هەموو پێکهاتەکانیەوە و پارێزگارێکی کورد دیاری بکرێت بۆ خزمەتی خەڵکی شار و شارۆچکەکان. دوا بە دوایەوەش میدیای پارتی لە سەردانانی پارێزگاری کەرکووک گوتیان دوو سیناریۆ هەیە بۆ دانانی پارێزگاری کەرکووک. یەکەم کەسێکی دیاری یەکێتی کە پلەکەی سەرکردایەتی بێت لە ناو حزب و کەسێکی لێهاتوو بێت کە پارتی ڕای لەسەری بێت دابنرێت. دووەم سیناریۆش ئەوەیە لە قۆناغی یەکەمدا کەسێکی سەربەخۆ کە هەردوو حزب کاندیدی بکەن بکرێت بە پارێزگار. مامۆستایانی ناڕازی لە 13/2016 بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و ڕایاندا بەڕێزان دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمانی کوردستان و لیژنەی پەروەردە. ئێمە وەک دەستەی مامۆستایانی ناڕازی کە سەرپەرشتی داواکاری و ناڕازایەتی دەیان هەزار مامۆستا دەکەین ئاگاداری بەڕێستان دەکەینەوە کە پرۆسەی پەروەردە لە بەردەمی هەڕەشە و پەککەوتن و لە ناوچووندایە. بەهۆی دواکەوتنی موشەوە پرۆسەی خوێندن دواکەوتۆ و زیاتر لە 40 ڕۆژە بایکۆت کراوە. لە بەیاننامەکەی ساڵی 2016 مامۆستایاندا ئەوەش هاتووە ئەو داوامەی ئێستا لە بەشێک لە خوێندنگاکاندا دەکرێت و بە زۆر دەکرێت نیوە ناچڵە تەنها پینەکردنی قەیرانەکەیە. جیاوازی و سەیری ئەو بەیاننامە زۆر کۆنەی مامۆستایانی ناڕازی لە کاتێکدایە. هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو بەیاننامانەی ڕۆژانە مامۆستایانی ناڕازی لە ئێستا و لە ساڵی پێشوو ئەم ساڵیش کا ساڵی 2024 دەری دەکەن. ئەمە شێوازێکی کۆنی چینی سەرنجڕاکێشە کە هەزارها ساڵ پێش ئێستا پیادەکراوە و ئێستاش لە وڵاتە بەردەوام پیادە دەکرێت. شێوازەکە بریتە لە پاراستنی هێلکەکە بە تێکەڵکردنی گیراوەیەک تا ببێتە کەڤەرێک بۆ هێلکەکە بۆ ئەوەی بتوانێت لە پلەی گەرمای جیاوازدا بەرگە بگرن. هەروەها گۆڕانکاریش بەسەر تام و بۆنیدانەیە. لە هەمان کاتدا بۆ ئەو ڕۆژانەی کە قەیرانی هێلکە دروست دەبێت بتوانن سوودی لێوەربگرن. ئەوە جگا لە سوودا تەندروستی زۆر باشەکانی. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.